ڕێز خۆشەویستی برادران، نێترین بابەتی مایکل ڕۆبن باس لەوە دەکات کە بە هەزاران بەڵگەنامەی یەکلاکەرەوەیان لەسەر فامیلی بارزانی بەدەستکەوتیە کە پڕ لە ملک و ماڵ کە وا ئاماژە بدرێن نەک سەدا ملیۆن دەیان ملیۆن دۆلارە بەڵکو بە ملیارەهایە و ئەوەش ناوی لێنایە ئەوراقی پێداوی کە ئاماژە بەوە دەکات یان لە سەروەر پێداوی یان لە کەسی نزیکی ئەو بەدەستیان کەتێک کە ئاماژە بەوە دەکات سەروەر پێداوی بەرپرسی یان سندوقە ڕەشەکەی مەسرور بارزانی کە بەرپرسی ستێرگروپ بوو ماوەیەک توش سەرەتان بووە دیارە بەر لەوەی بمری دەوێ ئەو ملک و ماڵانەی کە هەیتی لە دارگاکانی ئەمریکا هیچی شکایەتی لێ نەکرێت پێدەچیت ئەو لە ڕێویەوە چکۆکو ئابابەتەکە ئاماژە پێدەکە بە ئاشکە هەتا ناوی لێنایە ئەوراقی پێداوی بەڕێزان پێداوی ئاگای لە هەموو نهێنیەکانی مەسرور بارزانیە لە بواری ئابووری شەریکات تحویلکردنی پارە مەسئولی تا ڕادەیەک ستێرگروپ بە نەوت بۆ دوکۆمنتەکانیشی دابووە پێدەچێت هەموو ئەو بەڵگە و ئەو نامەی ئەو ماڵپەڕی کە هەڵە نەبم ماڵپەڕە بە ناوی مای فۆرم لە ئەمریکی مایکل ڕۆبن بڵاوی کردیتەوە دوای ئەو لە لینک بۆتان دادنین ئاماژە بۆ دەکە دەرێت بە هەزاران بەڵگە کە مەسرووەی دەزانی ئەمە ینی کۆمەڵی قوربانیانی کوردستان کە سکاڵیان لە ئەوەی ڕێکخراوی قوربانیانی کوردستان کە سکاڵیان لە ئەمریکا لە ڕێی 12 پارێزەرەوە لە 50 بەرپرسی باڵای پارتی کردیە و ئەو دۆسیە هاوڕێیان بەداخەوە زۆرتان و تێدەگەیشتن کە ئەو دۆسیە یەکسەر مەسروورچی ئەمریکا قەب دەگیرێت لە کاتێکە کەس نایگوتیەوە تحقیقە کرێەوە ترامپ 100,000 مینجار بڵین کاندیدی سەرۆک کۆمارەوە ڕۆژە دووبارە حکوم درا و ڕەنگبی مانجی 6 حکمیش بدری ئەو جۆ هەر بەردەستوانی بەردەوامبی بەهەرحاڵ بەس ئەو کەیسە وا دەستی پێکردیە کەتیتە ناو میدیا ئەوە کەتیتە ناو دادگا و ماڵپەڕی لە ئەمریکایی لینچی دادگای ئەمریکا هەیە نوێترین خەبەری تێدا هەیە نوێترین خەبەر ئەتوانن هەموو ئەوانەی لە ئەمریکان شارزازان بە چەند دۆلارێکی بەسیتە ئەتوانی مشارەکە بکەی دەبینی ناوی مەسرور بارزانی بنووسە ناوی سەروەر پێدایی بنووسە ناوی مەکی ڕەڤەن بنووسە هەموو دێتە پێش بەهەرحاڵ ئەوە ئینقلابە ئەوە کۆدەتایە کەسێکی وەکو سەروەر پێداوی یان نزیکەکانی من دەزانین من ئەوەی دەزانم برادران کەسی نزیکی فامیلی بارزانی لەگەڵەوان تەسیقی هەیە یعنی بە جددی چێ من نازانم بەڵام بەپێی ئەو بابەتەی مایکل ڕۆبن پێدەچێت سەروەر پێداوی بەر لەوەی بمرێت هەموو بەڵگەکانی پێیان داوە چکو هەتا ناویشی دەڵێ بە ئەوراقی پێداوی من تەرجمەی عەرەبیم کردێ بەڕاستی ئەڵێ ئەوراقی پێداوی کە ناومان لێنایە ئەوراقی پێداوی لە شوێنێکی ئەمینە و ئاماژە بە موکسی کوڕی مەسعود بارزانی دەکرێت کە لە ڤێرجینی دوورگەیەکی بەریتانیا توانیویانە ینی 50 شەریکە و شتی هەیە کە ئەوانە لەو شوێنانە زەریبە نادەن برادران باچ نادەن ئاماژە بە وەیسی ئەوی کێسە سەرپەرشتیاری دەستگای پاراستن دەکا باسی ئەو سێ کوڕی دەکە بابەتەکە هەمووتان دەتوانن لە سەردەمی ئێستا گوگل تەرجمە بکەن کە ئەڵێ کەسی نزیکی ماڵی بارزانی سەروەر پێداوی یان کەسی نزیکی ئەو کۆمەڵەشی زۆر لە دوکۆمنتی پێدان کە ئەو سندوقە ڕەشی مەسرور بارزانیە ئیتر لە ڕووی ئەوراقەوە بۆ زانیاریشتان برادران هەردەمێ ئەوشتان پێ بڵێن ئەو پارێزەرەی کە لە 2003وە هەزاران یان بەڵگێ یان زۆربەی ئەو پارانەی ماڵی بارزانی تحویلی ئەمریکا بووە ملک و ماڵیانی پێکڕیە کە بە ملیارە هەیە ڕەنگبی تەخمین بکرێ ئەوانیان محامیەکە کەتە ناوەڕتە چکو غێر قانونی دەیە یان کاری نایاسایی کرد چوە ئەو پارانەی ڕەش دۆسپی کردنەوە کە ئەوە لە ئەمریکا لە ئەوروپا هەموو ئەوانەی لێرن تاوانشی زۆر گەورەیە و هەموو بە دوکومنت کەتە دەست ئەو پارێزەرانە برادران ئەوە شەڕەشی زۆر گەورەیە بەس هەناسە درێژی دەوێت بۆ خۆتان دەزانن ترامپ 5 ساڵ لەمەوبەر شکایەتی لێکرا
و هەندێکی بەر لە 5 ساڵی ئێستا با حکوم دەدرێ لە دادگاکانی ئەوروپا و ئەمریکا وایە گرنگ سکاڵاکان بەردەوامە ئەوش کۆدەتایە کەسی هەرە نزیکی ماڵی بارزانانی بچیت نهێنیەکانیان بدات بەو پارێزەرانەی کە سکاڵایانە سە ماڵی بارزانانی 50 بەرپرسی پارتی تۆمار کردی هەرویستم ئاگادار بن لینکەکەتان لە خوارەوە دادنن بە ناوی مای فۆرم بۆ خۆتان بخوێنەوە تەرجمەی کوردی دەکەن یان هەر کەسێک تەرجمەی وڵاتەکەی خۆی دەکا دەبینن لە ڕاست و دروستی ئەو خەوبەرە ئەو هەواڵەی ئەمە پێمانگە بەیانیەوە باسمان کرد کاتێکی خۆش.